لەناو بازار بە پێیان هاتی چی وای لێ کردی لەناو بازار ئەم ڕێ دوورە ببڕیدم یەک سفەتی وای لێ کردم کە ڕۆژێک چاوم پێکرد لەناو مەحافەزە شتێکی زۆر بەسیتم لەکردی هەبوو کە چوومەکردی گوتم کاکە ئەمن وەکو هاوکاریەک کەسەکەی عملیاتی دەکەم وەکو داکمە هاتووم لە هاوکاریەکی بێ ئەمەلی نەکردم مباشەڕەن لەناو ئەمن خوا هەزار ڕەحمەت لە گۆڕی بی پێشتر نەمدیت بوو وەڵڵا زارێک دیت بووم شادی لۆ دەم لە ئاخری دنیاش هەتا یۆم القیامەت کە تەلەفۆنی لۆ خەستخانەکەی کرد گوتیان 2 میلیۆن گوتی نەخێن ئەو لە ئەستۆی منە بەلاش لە وێسایی داکمیان عملیات کرد لە ئەستۆی وی بوو شادی لۆ دەمەوە ئەوەی یعنی جێ پەنجە و شتەکانی هەموو دیارە بەڕاستی لە بازاری نا ئەگە ئێستا لە مووس لێ باڕۆی بە پێیان لۆی داهاتم بمزانی بە لە ڕێژ کە دەمرم لۆی هەر لۆی داهاتم وەکو هاوڵات کەچێ مناتیمە ئەگەمانم لە بەغدایە بە پیان لۆی داهاتم ئەوڕۆکە لەبەرەوەی جێ پەنجەی دیار بوو کاکە چاکەکانی هەموو دیار بوو کەسێک بوو لۆ هەموو کەسەکی یەک بوو کەسەکی بێلایەنە ئیشی لەکرد علاقی نازنەوە قابلیتی کە ناوێنەوە خەڵخۆری هەژارە زۆر قابلیتی لەوەی گەورە توش قابلیتی زۆر سپاس